هاوڕێیانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم. ماوەیە کە پرسیاری پرۆگرامێکم لێ ئەکرێت لە کەنەدا، ئەویش کێبێک ئەریمە، پرۆگرامی کۆچ بۆ هەرێمی کێبێک لە وڵاتی کەنەدا کە هەرێمێکی فەڕەنسیە. چەند کەسێک نامەیان ناردوتیان ئەم پرۆگرامە هەیە و فۆرممان بۆ پڕکراوەتەوە کە گوایە هیچ شتێکی ناوێت، هیچ داواکاریەکی نییە و بەس تەنها فۆرم پڕەکەیتەوە. لەم ڤیدیۆ لەگەڵم بن بۆ ئەوی بۆتان ڕوون بکەمەوە ئەم پرۆگرامە چییە و بۆچی ئەم پرۆگرامە گونجاوترە و ئاسانتریشە لە پرۆگرامەکانی کۆچ بۆ هەرێمەکانی تر لە کەنەدا. بیرت نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەی. ئەنجا لەم ڤیدیۆ لەگەڵم بن. جا هاوڕێیان بەخێر بێنەوە. لەم ڤیدیۆ بەس هەواڵی خۆشتانێمێ لەسەر ئەم پرۆگرامە. هەواڵە خۆشەکە چییە؟ یەکەم، ئەم پرۆگرامە پێڵەن سکیلد وەرکەر پرۆگرام، تایبەتە بە هەرێمی کێبێک، پەیوەندی بە IRCC-ەوە نییە. هەرێمی کێبێک خۆی ئەپلیکیشن هەڵەبژێرێت بۆ ئەم پرۆگرامە. ئەمە یەک. دوو، کە ناوت هاتەوە یەکسەر ئیقامە وەرەگری، ڤیزە نییە، ئیقامەی دائیمی وڵاتی کەنەدا وەرەگری. چۆن تەقدیمەکەی؟ پۆرتاڵێکیان هەیە پێی ئەڵێن ئەریمە. ئەم ئەریمە ئەو پۆرتاڵەیە کە تۆ لەوێ تەقدیمی ئەم پرۆگرامە کەی تو ناوت ئەنووسی و زانیاریەکانت ئەنێری، کە پێی ئێمە پێشتر باسمان کردووە کە پێڵێن expression of interest. بەڵام وەرگرتنی تۆ لەلایەن هەرێمی کێبێک بۆ ئەوەی ئیقامەی دایمیت بنێ، ئەوە ئیتر کەس نازانێ، یعنی کەس ناتوانێ ئەو بڕیارە بیا بڵێ ئایا کە تۆ بە ئەکیدی وەرەگیرەیت یانە. بۆیە ئەوەی لەسەر تۆ پێویستە تەقدیم بکەیت و چاوەڕێکیت. داواکاریەکان چییە؟ پێویستی بە ئۆفەری کار نییە. لە کۆی 100 خاڵ ئەبێت 43 خاڵ کۆکەیتەوە. ئەگەر 43 خاڵت پێ کۆکرایەوە، ئەو کاتە ئەتوانی پرۆفایلەکەت تەقدیم بکەیت و زانیاریەکانت بنێری. ئەم 43 خاڵە چۆن کۆی بکەمەوە؟ تەمەنت لە نێوان 25 بۆ 34-35 ساڵ بێ، وابزەم 10 خاڵێک 14 خاڵێک کۆکەیتەوە. خوێندن، ئایا شەهادەکەت ماستەرە، دکتۆرایە یاخود بەکەلۆریۆسە، چەنێ خوێندنەکەت بەرزتر بێت خاڵی زیاتر کۆکەیتەوە. ئەمە دوو. سێیەم، زمانی ئینگلیزی یان زمانی فەڕەنسی. ئەگەر زمانی فەڕەنسی B2 لەڤڵی B2 هەبێت لە کوردستان، خۆت بەکەلۆریۆست هەبێت لە زمانی فەڕەنسی، دەرەجەیەکە ئەم پرۆگرامە بۆ تۆ زۆر باشە. ئەگەر زمانی فەڕەنسیش نەزانی، هەرە توانی تەقدیم بکەیت. بەڵام ئەگەر زمانی فەڕەنسی نەزانیت، ئایڵست هەبێت 5 هەبێت، چەند خاڵێک ئەتوانی کۆکەیتەوە لە ڕێگەی زمانی ئینگلیزیەوە. بەڵام ئەگەر زمانی ئینگلیزی و زمانی فەڕەنسی نازانی، ئەوە باشترە کورسێکی زمان وەربگری، تاقیکردنەوەی ئایڵست بکەی، جەنەرال ترینینگ. بەڵام نینووسیوە لە هیچ شێک لە داواکاریەکان ئاماژەی بۆ نەکردو ئیلا بە زمانی فەڕەنسی بزانی. ئەو شتە زۆر باشە. شتێکی تریشی هەیە، ئەڵێ تۆ لە ژیانی خۆت ئەگەر کەمتر زیاتر لە 2 هەفتە یان 2 مانگ لە کێبێک ژیابیت یان لە کێبێک مابیتەوە، ئەوەش هەر 1-2 خاڵی لەسەرە. یعنی هەر پێشتر سەفەری کەنەدات کرد بێگەڕابیتەوە کوردستان، لە کێبێک چەند ڕۆژێک چەند هەفتەیەک لەوێ مابیت، ئەوە هەر بای خۆی 1-2 خاڵە. گرنگ ئەوەیە تۆ 43 خاڵ کۆکەیتەوە. ئایا خاڵەکانی تر بەچی کۆ ئەکرێتەوە؟ ئەوە لە ڤیدیۆی داهاتوو هەنگاوەکانی پڕکردنەوەی ئەم پرۆگرامە لە پۆرتاڵی ئەرێمە، ئەوە هەمووی بە ڤیدیۆ بۆتان پۆست دەکەم. ئەم پرۆگرامە ساڵێک نزیکەی لەوانەیە 6 مانگ بۆ ساڵێک بۆستی ناوتێتەوە. بڕی ئەو پارەیەی کە ئەیەیت $1325 ئەوە بۆ ناگەڕێتەوە ئەو پارەیە هەر ئەی. بەڵام کەی ئەو پارە ئەی کە خۆیان ئیمێڵت بۆ ئەنێرن و ئەڵێن دەست پێ بکە بە معاملات، یعنی هەنگاوی دووەم لە هەنگاوی یەکەمە ئەو پارەیە نایوە بزانم. دوای ئەو لە ڤیدیۆ بۆتان باسەکەم. لە ئێستاوە ئەگەر حساب بانقیت نییە، بڕۆ حساب بانقیەک بکەرەوە. چی تریشی ئەوێ ئەو دۆکیومنت و ئەو بەڵگەنامانەی کە پێویستەوە لە ڤیدیۆکانی داهاتوو بۆتان باسەکەم. هاوڕێن پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆ کە بێنم، لەوانەیە ئەم پرسیارە زۆر دووبارە بێتەوە، ئایا ئەتوانین خێزانەکانمان و مناڵەکانمان لەگەڵ خۆمان ببین؟ بەڵێ. یەک کەس تەقدیمەکات بۆ خێزانەکەش تەقدیمەکەیت و بۆ مناڵەکانیشت هەمووتان بەیەکەوە ئیقامە وەرەگرن. ئەمە ڤیزە نییە، ئەوەی زۆر باشە. ڤیزە نییە، ڤیزەی کار نییە، ئەمە ئیقامەی هەمیشەیی، یعنی تۆ پاز ئەیت ئەو چەند ساڵەی کە خەڵک لێرە ئەژی بەس بۆ ئەوەی
ئیقامە وەربگرێت تۆ ئەوەت نییە یەکسەر تەقدیمەکەیت و ئەگەر ناوت بێتەوە ئەوە ئیقامە وەرەگری. ئەنجا بیرتان نەچێ پرسیارەکانتان لە کۆمنت بۆم بنووسن لە ڤیدیۆی داهاتوو لەم 1-2 ڕۆژە ئینشەڵڵا لەم 2 ڕۆژە پۆست یەکەم بیریشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.